لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان خواست لەسەر شەربەت و شیرینی زیاد دەکات. هاوڵاتیان حەز دەکەن لەو مانگەدا شەربەت و شیرینی بەردەوام لەسەر سفرەکانیان ببینن بۆ ڕۆژ و شکاندنیان. لە ماڵێ نەمان بێت دێم دەبم لێرە با قورعان با شەربەت و پاقڵا و چیژەکانم زۆری حەز لێیە بەخۆم دەخۆم بەلا ناخۆم لێ ناوم بەس مێوژەکەی دەخۆم بەس چیژەکانم زۆری حەز شەربەتی پتەقار و فستق و هەموو ڕێگەکان پێشتر دەهاتم بەس بەو جەرەجەی نابم سەرۆژە ناڕۆژە تەقریبەن 4-5 دانە دەبم. خاوەندوکانەکان لە دوای نیوەڕۆوە شەربەت و شیرینی ئامادە دەکەن و دایدەنێن بۆ فرۆشتن و دەڵێن ئێمە پێشتر ئامادەکاری دەکەین ئەگینا لە ئێواران زۆر قەرەباڵغ دەبێت و پێڕاناگەین. بەتایبەتی لەناو ڕەمەزاناندا خەڵک زیاتر تەموعی شەربەتە و شەربەتی مێوش هەنار مێوژی مڕاکەس هەمانە بەبێ شەکرە خەڵک زۆر ڕەمەزانان تەموعی ئەو شەربەتەیە هەموو نوع شەربەتەکە وەکو بابەت بەس وەکو مێوش خەڵک زیاتر تەموعی ئەوە. ڕەمەزانە بازار باشترە زۆر لە ڕۆژەکان کرد خەڵک بە ڕۆژیە تەموعی هەموو شتێک دەکە بەس بەتایبەتی شەربەت. خالید ماوەی 12 ساڵە هاتۆتە هەولێر و دوکانی شیرنی داناوە. خەڵکی سووریایە و هەر بەجل و بەرگی ڕەسەنی خۆیان بانگشتی خەڵک دەکات بۆ ناو دوکانی شیرینیەکەی و دەڵێت لە ڕەمەزاندا بازاڕمان زۆر باشە. بيش رمضان بازار يعني باش إيستر رمضان زور زور باش يعني بياني حتى شاو زور فلا مشتري زور هي كنافة بنير كنافة قيماق قطايف بقلاوة فستق بقلاوة جوز همو أنواع مشتري هي زلابيا هي قطايف همو. لە ڕەمەزاندا بەشێکی زۆری هاوڵاتیان بەڕۆژوونە و ماوەی چەند کاتژمێرێکی زۆر هیچ شتێک ناخۆن و ئارەزویان بۆ زۆر لە خواردن و خواردنەوەکان دەچێت و شەربەت و شیرینیش یەکێکن لەوانەی کە خواستی زۆری لەسرە. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.